طبعا لە بەشی دووەمی زانیاریەکاندا زانیارە ڕێنمایەکانی دارایی هاتووە کە بە کلیکردن لەسەری ئێوە دەتوان بچنە ناو ڕێنمای داراییەکان. ڕێنمای داراییەکان بە هەمان شێوە بەشێکی بە ڕەنگی شین دیاریکراوەکە ئێوە ناتوانین دەستکاری ئەو ناوانە بکەن، تەنها ئەوانەی کە بەکاڵ دیاریکراوە. تەوان ئێستا بەپێی ئاخر ڕێنمای داراییەکان کە لە ساڵ 2018 دەرچووە بۆ پرۆفسۆر نیسابی 6 ساعتە بڕی پارەی بۆ هەر ساعاتێکی زیادێکی کردی دڵێتەوە لە بەشەکەی یان لەو زانکۆی کە فەرمانبەرە 6500 دینار دیاریکراوە. پرۆفسۆر یاریدەر نیسابی 8 ساعتە و بۆ هەر کاتژمێرێکی زیادەکی 5500 دینار سەرف دەکرێت بۆی و بە هەمان شێوە دەتوانن بە پێی ساڵ بە پێی ڕێنمای گۆڕین دەتوانین ئێوە دەستکاری ڕێنمای داراییەکان بکەن. وەروە بۆ مامۆستایانی سەردان وەک دەبینین ناو پارێزگا و دەرەوەی پارێزگا دیاریکراوە بەپێی ئەو بڕوانامەی کە هەیەە ئێوە دەتوانن بڕە پارەی دیاریکراوە بۆیان بینووسن. وەروە پۆستە ئیداری و پێگەی ئەو مامۆستایانە کە وانەبێژی زیادەکی دەڵێنەوە دیاریکرا. بۆ نمونە سەرۆکی زانکۆ نیسابی سفرە بەس لە هەمان کاتدا میچشی 14 ساعتە، واتە لە دوای 14 ساعتەوە پارەی زیادەکی بۆ حساب ناکرێ و بە هەمان شێوە ئێوە دەتوانن ڕێنمایەکان بنووسنەوە. بۆ نمونە بڕیاردەری بەش 4 ساعت لە نیسابیدا دەبەزێ بەس میچەکەی بە دەتوانن بە کێف خۆتان بینووسن. ئێمە تەمان لێرە 1000مان نووسیوە واتە میچەکەی بۆ دیاری نەکراوە چەند ساعت زیادەکی بڵێتەوە هەمووی بۆ ئەژمار دەکرێت. وەروەها لە زانکۆ ڕاپەڕین ئاخر بڕیاری دارایی وابووکە فەرمانبەر چووکە لە دوای پیشەکەی خۆیەوە وانە دەڵێتەوە بۆیە لە نیسابەکەی سفر بێت و لێرەکانش هەندێک معلوماتمان بۆی زیاد کردووە. وەروەها خوێندکاری دکتۆرا نیسابەکەی بە نیوە دەکرێت و هەروە چەند ساعتش دەرز بڵێتەوە هەمووی بۆ ئەژمار دەکرێت. وەروەها یەکێک کە لە مەرجەکان مەرجی تەمەنە کە دوای گشت دابەزانەکانی نیساب 2 ساعتی تر لە نیسابیدا دەبەزێتە. ئەگەر سەرۆکی بەشێک کە تەمەنی لە 50 ساڵ تێپەڕێ بێ و سەرۆکی بەش تەبعاً 4 ساعت نیسابێتی ئەکا 2 ساعت دیکەرش لە نیسابیدا دەبەزێ و بە هەمان شێوە بە کلیکردن لەسەر هۆم دەتوانین بگەڕێنەوە بۆ لاپەڕی سەرەکی